بە بیابان بوون جۆرێکە لە داتەپین و مردنی زەویە وشکەکان کە بنچینە بایۆلۆجیەکانی ژیانی بەهۆی پرۆسە سروشتیەکانەوە لەدەست دەچێت یان بەهۆی چالاکیە مرۆیەکانەوە ئەم زەویە وشکانە بە یەکجاری دەپوکێنەوە کە بەهۆیانەوە ناوچە بە پیتەکان بە شێوەیەکی زیاد وشک دەبن. ئەمەش دەبێتە هۆی ونکردنی چینی سەرەوەی خاک و ژیانی ڕووەکی و هەمەجۆری زیندەیی. بە درێژایی مێژووی جیۆلۆجی فراوانبوونی بیابانەکان بە شێوەیەکی سروشتی ڕوویداوە، بەڵام کاتێک بیابانەکان بەهۆی سڕینەوەی خۆراکی ناو خاکەوە دەردەکەون ئەو کاتە دەکرێت باسی مردنی خاکی بانقەز بکرێت کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ زیادەڕەوی مرۆڤ کە بەهۆی کێشە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەکانەوە ڕوودەدات. ئەتوانیم بڵێن بە بیابانبوون بریتیە لە پرۆسەی تێکچوونی زەویەکان بە تایبەتی و زەویانەی کە ئەکەونە ناوچەی ئاوهەوای وشک یان نیمچە وشکەوە. ئەمەش هەمووی لە دەرەنجامی گۆڕانکاری کەشوهەواوە و هەروەها تەئسیری یان کاریگەریەکانی چالاکی مرۆیی کە ئەمەش لە ئەنجامی هەموو ئەم گۆڕانکاریە بێت هۆی ئەوەی کە بایۆلۆجیکال پرۆدەکت یان بەتوانین بڵێن بەرهەمی زیندەوەری ئەو زەویانە کەمە بێتەوە یان هەندێک جار ئەگەر کاریگەری بە بیابانبوونەکە زۆر بێت هۆی لە ناوچوونی ژمارەیەکی زۆر لە زیندەوەرێتر ئەو زیندەوەرانە چه فڕۆکەکان بن چه مێرووەکان بن بە هەروە چه ئاژەڵەکان. ئەمەش لە ڕووی سروشتەوە، بەڵام لە ڕووی کاریگەریەکانی لەسەر ژیانی مرۆڤ و هەروەها کاریگەریەکانی لەسەر شێوازی ژیانی مرۆڤ بەڕوونی دەرەکەوێت، چونکە بێتەوەی ئەوەی سەرتا بە بیابانبوون بێتەوەی ئەوەی کە ڕووبەرە چێنراوەکان کەمە بنەوە. کاتێک کە ڕووبەری چێنراو کەمە بێتەوە داهاتی مرۆڤ کەمە بێتەوە و هەروە ئاسایشی خۆراکەوێتە مەترسیەوە کە ئەمانش ڕوویاندا مرۆڤ ناچارە بێ یان شێوازی ژیانی بگۆڕیانەوە تا شوێنی ژیانی بگۆڕێ. ئێمە لە دواهەمین ئامارەکانی گروپی ژینگەی سەر بە نەتەوە یەکگرتووەکان ئاماژە بەوە دەدات کە تا ساڵی 2045 نزیکەی 135 ملیۆن مرۆڤ ناچارە بن شوێنی ژیانیان بگۆڕن ینی کۆچ بکەن کەمەش جۆرێکە لە دیاردەیەکی نوێیەکە لە سەدەیە مەتوانی مرۆڤ تووشی ببێتەوە کۆچکردن لە ڕێگەی بەهۆکاری ژینگەیەوە. ئێمە پێشتر ئەزمونمان هەیە بەهۆی جەنگەوە یان بەهۆی هەندێک کارەساتی سروشتیەوە ڕوویانداوە بۆ ئەمە جارێکتر ئێمە ڕوبەرووی شێوازێکی ژیانی مرۆڤ بینەوە. بە بیابانبوون کێشەیەکی گەورەی جیهانیە و دیاردەیەکی ژینگەییە کە ڕوبەڕووی زەویە نیمچە وشکەکان دەبێتەوە. بەهۆی ئەو دیاردەیەوە زەوی کشت و کاڵی توانای بەرهەمێنانی کشت و کاڵی لەدەست دەدا. لە سەرتاسەری جیهان 46 ملیۆن کیلۆمەتر چوارگۆشە ڕوبەڕووی بە بیابانبوون بۆتەوە. لەو ڕوبەرەش 13 ملیۆن کیلۆمەتر چوارگۆشە لە وڵاتانی عەرەبیدایە کە دەکاتە لە 128 کۆی بیابانەکانی جیهان. دوو هۆکاری سەرەکیان کە بنەهۆی بە بیابانبوونی زەویەکان. یەکەمیان گۆڕانی کەشوهەوا. گۆڕانی کەشووا خۆی بینیتەوە لە چی بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی یان بەرگە هەوا و هەروەها زیادبوونی بە هەڵەمبوون لەسەر ڕووبەرە وشکانیەکان کە ئەمەش بەهۆی زیادبوونی پلەی گەرمیەوە و هەروەها کەمبوونەوەی بارانباری. ئەم سێ هۆکارە کە دەرەنجامی گۆڕانی کەشوهەوان هۆکاری بنەڕەتین بۆەوەی کە هەر زەویەک تووشی وشکبوونەوەیان بە بیابانبوون بێت. هۆکاری دووەمی سەرەکی کە باسمان کرد چالاکی مرۆییان ئەو بەهۆی چالاکی مرۆڤەوە ئەو دروستە بن. ئەمانش دوو حاڵەتیان هەیە، یعنی ئەمە حاڵەتێکی بازنەیی هەیە بە دوایە کارێنەوە. یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی چالاکی مرۆڤ چییە؟ زۆربوونی ژمارەی مرۆڤ، ینی ئەوەی کە لەسەر زەوی ژماری مرۆڤەکان زۆر بوون پێویستیان بە ڕووبەری چێنراو هەیە، پێویستیان بەوەیە سەرچاوی خۆراکی زیاتر بەدەست بێنن و هەروەها زیاتر پێویستیان بە سەرچاوە سروشتیەکانی خاک هەیە کەمان هەبوونە تێکدانی زەوی. لە ڕووبەر چێنراوەکانە ئێمە بۆی مرۆڤ ناچار بێ هەندێ ڕووبەر هەیە دارستانن سروشتین بیان بڕێتەوە بیان کا بە ڕووبەری چێنراویان بیان کا بە لە وەرگا کە هەموو ئەمانە تەسیل لەسەرەوە دانێ کە زەویەکان سروشتەکەی خۆیان لە دەست بدەن کە ئەمەش هەمویان پێکەوە ئەبنە هۆی ئەوەی کە ژینگەیەک دروست دەکەن کە زەویەکان تووشی کەم ئاوی ببن و لە ئەنجامی کەمبوونی ئاوەشەوە
زەوی بەرهەمی زیندویی نامێنێ کە زیندویی نەما ئەبێتەوە ئەوەی کە تووشی بە بیابان بوو وەروەها سیفەتی فیزیایی شیمایی زەویەکەش گۆڕانکاری بەسەرایە هەر بۆ نمونە کاتێ ئێمە ئەو زەویانەمان تووشی وشکبوونەوە بن تووشی داماڵی نەبن کە بۆ نمونەیەمە لەم چەند ساڵیدا ڕابردووە و ئێستاشی لەگەڵا بێمەوە تای لە ناو دیاردێکی چڕی خۆڵبارینە ئەمەش بەهۆی چیەوەیە بەهۆی ئەوەی کە ئەو زەویانە ناتوانن خۆیان بپارێزن بۆی وشکبوونەوەیانەوە تەنۆچەکانیان لێک جیابنەوە کە کاتێ ڕەشەبایەکی بەهێزیان ڕەشەبای وەرزی دەستپێکە تەنۆچەیەکی زۆر لەو خاکان لەگەڵ خۆیان گوازێتەوە بۆ شوێنەکانی تر جۆرەکانی بە بیابان بوون لە ناوچەیەکەوە دەگۆڕێت بۆ ناوچەیەکی تر بە پێی جیاوازی جۆری پەیوەندی لە نێوان ژینگەی سروشتی و مرۆییدا بە پێی پۆلێنکردنی نەتەوە یەکگرتوەکان چوار جۆر بە بیابان بوون هەیە بە بیابان بوونی سووک مام ناوەند تون زۆر تند تەمان خۆمان نەزانین وشکە ساڵی یەکێکە لەو دیاردانەی کەوا هەموو جیهانی گرتوتەوە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقا ئێمەش بە دەرنین وشکە ساڵی دووارا بێتەوە چونکە ئاو پەیوەندی ڕاستەخۆی هەیە بە ئەوەی کە وشکە ساڵی دروست بێ هەر کاتێکیش ڕێژەی بارانبارین کەم بوو بە دڵنیایەوە ئاوی سەر ڕووی زەوی و ئاوی ژێر زەویش کەمە بێتەوە بەڵام ئەگەر ئاوی ژێر زەوی بە نمونە بێنینەوە ئەگەر وەکو نمونەیەک وەکو داتایەک لە ساڵی 1976ەوە لەم سنوورەیە ڕێژەکە لە 10 مەترەوە گەیشتۆتە 134 مەتر ینی بە عمقی 134 مەتر ئاو دابەزیوە کاریگەریەکەی لەسەر چەند خاڵێک دەرەکەوە بۆ نمونە یەکێک لەوانە ئەمە لەسەر ئەگریکەڵچە دەرەکەوێت کشتتوکاڵ عفوو لەسەر کشتتوکاڵ دەرەکەوێت و لەسەر لاندگریدشن واتە فەشەڵی خاک بۆیە سیرەکەین هەر کاتی ئەمە دروست بوو هەر کاتی گەشتینە ئەو خاڵی فەشەڵی خاک دروست بوو و هایدرۆلۆجیکال دراو دروست بوو یا بڵێن وشکی ئاوی سەر زەوی و ژێر زەوی بەرەو کۆ ڕۆین بەرەو بە بیابان بوون بڕۆین ئێمە گەشتینە بۆ ئاخیر خاڵی وشکی کە ئەویش وشکی ئاوە تەمان وشکی ئاو یا وشکی کە کۆتا خاڵی وشکە ساڵیە یەکێک لە وەکارانە ئێمە وەکاری زۆرە بەڵام پلەی گەرمای زۆر بەرز نەبوونی باران بای بەهێز ئەمانە ئەو هۆکارانن کەەوە یا زۆر ڕێژەی خۆر بە دەرەوە بێ ئەمانە هەمووی هەیە لە وڵاتی ئێمەیە بیر بەردەوامی بیر لە هەموو شارەکانە سەیرەکەی بۆتە هۆی کەمبوونەوەی بە ڕێژێکی زۆری ئاوی ژێرزەوی و سەرزەویش بۆ نمونە بەنداوەکان بە دڵنیایەوە کە ئەمانە هۆکارن لەسەرەوەی کەوا ئەبینین ئێمە بەرەو بە بیابان بوونەوە ئەمە کاتی خۆی کانی بوو پار نافیارەکە من عینی ئەوم بە شۆفڕەکەن ئاوەکە چۆ ناو کانێکەوە بە ماتۆڵی بنزیش ئەوەم پیاوەدا ئەوە لە پیارەکە وشتی گرروە و کانی ئەو کانیە بە شەتێک من باپیرەم نەبینیەوە بەس باوکم ئەوی باوکم و تێدی کاتی خۆی ئەم بەرەو بە چەمە مەرەزە بووە مەرەزەیان لێکردا ئیستا ئەمە وشتی کردا ئاو نەماوە دوای ئەم بیرەم لێداوە تقریبەن 7 مەترە لە 7 مەترەکە ئاوی تایە باشە بەزر کەمی کردووە لە چاو پار کەمی کردووە زۆری کەمی کردووە یعنی وەزعی کوردستان زۆر خراپە بەلانی بی ئاویوە مەگە ئەو خوا خۆی ڕەحم بەو ملەتە بکە من پێرە هاتوومە ماڵێک ئەلوێ بڵێ گوێرێژێکیان بەستەتەوە سەگێ بە دوای گوێرێژەکە بووە دوێنێ هاتمەتەوە سەکەیان کوشتا چە لە دوێنەکە من خەفەت لەوە خۆمەڵێم خوای گەورە چۆن بارانە باری زۆر زەحمەتە ینی شتی بێ زمان لە لادیەکانە ڕوو ئەدات مەسەلەی کوشت و کاڵ ئیسا بیشی بینە بای خۆم وەکو فەقیر هەنێک تەماتەم کردوانە بیبەرم کردووە لێی بۆ خوادی ماڵ و مناڵ خۆم دوای ئەمەش ئەو گیاپانەی پێڵەنگیا وێنجا لێ یەکەین ئەیبینە بازار چەپک چەکوی فرۆشی 250 500 ئەوتی بای بێتاقەتەکەی خۆمانە
دواساش ئەمە دەیما ئەمە ساڵە باران ئەیکەنە دەغڵێکێنە گەنم جۆ ینی شتێ زۆر باشەکە خوای گەورە ڕەحمەتەکە بنێوێت ئێمە خۆمان قزناقی پێڵێن وەکو زمان خۆمان قزناق جێ 12 قزاق گەنم بوو ڕێک یەک بە یەکی کرد بێژێ لە مەسرفەکەی یەک بە یەکی کرد ینی چەند قزناق تۆ بوو ئەوەی بەرەمێنە لەبەرچی لەبەر بارانی نەبوو تەمەەن هەتا ئاوەکە بمێنێ توانی هەتا ئاوەکە بمێنێ ئەتوانی ئاژاداڵی بکەیت کە ئاویش نەما ئیسان خۆی بخواتەوە لە چی ئاژاداڵێک ناکەی ئەگەر ئاو نەمێنێ لە دنیاە معنای وایە ئەوەی کە باسەکەن ئاخر زەمانەکە دروستە بێ لێرەیە ئاو نەمان بۆ هەموو دنیا مشکیلەیە وڵات تەمانە بێ چۆر لە گوند لێرە چێک ئاو نەمێنێ ئەوە ئاو نەمان لەم دیێ چێک لەم مەتیقە چێکەکەی ئەژیت معنای وایە بێ سەفەرکەی بۆ جێگایەک ئاوێ بێ دیاردەی بە بیابان بوون بەهۆی چەندین هۆکاری سروشتی و مرۆیەوە دروست دەبێت لەوانە ڕەشەبای تند و لافاوی بەهێز کە دەبێتە هۆی ڕاماڵینی خاک کەمی ڕێژەی بارانبارین و بەرزبوونەوەی پلەی گەرما بەکارهێنانی بێستنور و زیاد لە پێویستی خاک لە ناوبردنی دارستانەکان خراپ بەڕێوەبردننی ئاو و ئاودێری دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی بەهۆی بیرلێدانی بەردەوام و بێستنور دروستکردنی بەنداو لەلایەن وڵاتانی ئێران و تورکیا لەسەر سەرچاوە ئاویەکانی عێراق و کوردستان لە ناوچوونی ڕووپۆشی ڕۆکی بەهۆی لەوەڕاندنی ئاژەڵان ئێمە ئەزانین کە گۆی زەوی بە شێوەیە گشتی لە دوو ڕووبەر پێکات ڕووبەرێکی ئاوی لەگەڵ وشکانی کە ڕووبەرە زۆرەکەیان ئاویە ئەو ڕووبەرە وشکانیانە هەن ڕووبەرەکان نزیکەی 57 ملیۆن و 338 مایل چوارگۆشەیە کە نزیکەی تقریبان 148 ملیۆن کیلۆمەتر دووجا ئاکات لەم ڕووبەرە وشکانەی زەوی نزیکەی لە ساڵ 33 بیابانە ینی هەر لە لەوەتی زەوی هەیە بەهۆی گۆڕانکاریە جیۆگرافیانە یان ئەو جیۆلۆجیانە ڕوویانداوە ئەو ڕووبەرانە دروست بوون بەڵام گرفتەکە لێرەوە دروستە بێ کە پێشبینی ئەکرێ یان لە ئێستاشە ئەم ڕووبەرە بەرز بۆتەوە بۆ 46.2% کە لەژێر هەڕەشەی بە بیابانبوونایانی ئەو ڕووبەران زیادە بێت کە زیاتر ئەم ناوچانش کە ئەوتان لە بەردەم بە بیابانبوونە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باشوور و ڕۆژهەڵاتی ئاسیای و هەروە لەگەڵ باکووری عێراق ئەو ناوچە فراوانەکان ئەوانن کە ئەوتان لەژێر هەڕەشەی بە بیابانبوونە کە تقریبەن ئەم ڕووبەرە وشکانی کە ئەکاتە لە ساڵ 46.2 شوێنی ژیانی نزیکەی 3 ملیارد مرۆڤە یعنی ئێمە ئەوتانی لە بەردەم ئەوەیە کە کاریگەری بە بیابانبوون چەندێک زۆر بێت بە لای نسبەتی عێراقەوە بڵێن پێشتر لە ساڵ 33 خاکی عێراق بیابان بووە بەڵام ئێستا ئەو ڕێژەیە نزیکە بێتەوە لە ساڵ 52 ینی بەهۆی ئەم گۆڕانکاری کەشوهەوا کە شتێکی گڵۆباڵە یان جیهانیە و هەروەها عێراقیش بە هۆکاری ئەوەی بەشێکی زۆری سەرچاوە ئاویەکانی لە دەرەوە دێن بۆ نمونە لە ساڵ 80یان لە تورکیاوە دێن بەهۆی پرۆسەی دروستکردنی بەندا و گۆڕینی ڕێرەوە ئاویەکان لە وڵاتانی دراوسێی عێراق و تورکیا و ئێران ئەم ڕووبەرانە بە خێرایی زیادە بن دیارە کوردستانیش کە بەشێکە لە عێراق و هەروەها بە تایبەتی باشووری کوردستان کە دراوسەیە لەگەڵ ناوچە گەرمەسێرەکانیان ناوچە کەماوەکانی عێراقا ئەمە ڕنگدانەوەی هەیە و ئێمە لەم چە ساڵانی ڕابردووە بە ئاشکرای بینین کە بۆ نمونە ئاستی ئاوی ژێرزەوی بە خێرایی داوەزێ و هەروەها ڕووبەری چێنراو لە باشووری کوردستان و تقریبن کە دراوسێ لەگەڵ ناوەڕاستی عێراقا کەم بوونەتەوە کەمەش ئەمە ئەم ڕۆژانە ئەبینین کە خەڵکانێکن شوێنی ژیانیانە گۆڕن. ئێستا ڕاستیەکەی وەکو داتایەکی سربەخۆی ئێمە کوردستان نیمانە بڵێن کە خاکی کوردستان لە چاو چەندەی پێشوا چنێکی بۆ بە بیابان بوون یان بەڕاستی ئایا ئەو پێناسێش شمولیان نەکات کە ئایا
دەتوانین بڵێن بۆ خاکانە بوون بە بیابان بوون چونکە ئەوەی من ئاگادارم توێژینەوەی زۆر وردمان نییە لەولایەنەوە کە ئەمەش بەڕاستی گرفتە بۆمان ئەم داتانش کە من بە جەنابتان ئەڵێم زیاتر هی نەتەوە یەکگرتوەکانە یان هی ڕێکخراوی فاوە هەندێک زانیاری من لە بانکی جیهانی زانیاریەکانەوە دەسم کەوتو کە باسی ئەوە کاکە عێراق تا ڕادێکی چۆن بە شێوەیەکی خێرا لە بەردەمە بیابان بوودا من لە ساڵی هەر ساڵی ڕابردوو لە مانگی ئۆکتۆبەر سنتەرێکی توێژینەوە کرد سەر بە CIA ئەمریکیە باسی ئەوەکە نزیکەی 7 ملیۆن عێراقی لە بەردەم ئەوان کە ناچار بن کۆچ بکەن دیارەم کۆچکردنەر زیاتر بۆ باکووری عێراقیان بڵێن هەرێمی کوردستانە کە کاتە کوردستانی باشوور هەر ئەمەش ئەبێت هۆی هەندێک دیاردەکە دیمۆگرافیای منتیقە ناوچەکە گۆڕێ چڕی دانیشتوانە گۆڕێ و هەروەها ئەمەش دووبارە جارێکتر ڕنگدانەوەی نەرێنیە بێ لەسەر ژیان و ژیاری خەڵک بە بیابانبوون حاڵەتی جیۆلۆجیەن فیزیایی شیمایی خاکە گۆڕێ کوردستان بەوەی ئەگەر ئێمە بە داتایەکیشمان لە بێردەبانە بێ کە پێمان بڵێ کوردستان لە بەردەم هەڕەشی بە بیابانبووە ئێمە بەردەوام ئەزانین لە مەسەلەن سەرچاوەکانی وەزارەتی کشت و کاڵ ئەوانە ئەڵێن کە ئاستی دەریاچەکان یان کانیاوەکان چەندێ ژماریان کەم بووتەوە ئەمە ئەگەر ئێستش نەبین لە بەردەم هەڕەشێ بێ بیابانبوونە لە داهاتووە وتای لە بەردەم کات ئێمە سەرچاو ئاویەکانمان نامێنێ کاتە زەویەکانمان وشکە بن کە وشک بوون گۆڕانکاری بەسەر سیفەتی ئەو زەویانە یادێ و هەروایەتر توانای بەرهەمێنانی نەکشت و کاڵی نەزیندەوەریان نامێنێت کە ئەمەش پێمان ئەڵێ کە زەویەکانمان بەرەو بیابانبوونە یەکێ لە وانی کە لە کاتی بیابانبوونە ئێمە وتمان لەبەر بەرزی پلەی گەرمی و هەروەها زیادبوونی بە هەڵم بوون و کەمی بارانبارینیان ئەودان ئەبێتەوە چی سوێربوونی خاکەکان یەکێ لە سیفەتەکانی خاکی بیابانیەوەیە کە ڕێژەی خوێتیانە بەرزە چونکە ئاوەکانیان لە دەستداوە پاشماوەی ئاوەکان کە مادەی خوێین ماونەتەوە کە ئەمەشە بێتەوەی ئەوەی کە دوجار نتوانێت هیچ بەرهەمێ بێن و ئێمە ئەخاتە بەردەمەوەی کە بڵێ ئێمە لە بەردەم شەپۆلی بە بیابان بوون. عێراق لە بەردەم هەڕەشەی گەورەی بە بیابان بوون و گۆڕانکاریەکانی کەش و هەوادا وەزارەتی کشت و کاڵی عێراق ڕایگەیاندوو هۆکارەکەی گرتنەوەی ئاوە لەلایەن ئێران و تورکیا هەروەها وشکە ساڵی و کەمبارانیش دۆخەکەی هێندەی دیکە قورس کردو. کاریگەری ئەم هەڕەشە مەترسیدارانە بە خێرایی لەسەر دانیشتوانی عێراق دەرکەوتووە. بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاندووە هەزاران خێزان لە باشووری عێراق ناوچەکانی خۆیان بەرەو ناوچەکانی دیکە بەجێهێشتووە بە تایبەت ئەوانەی پشت بە کشت و کاڵ و ئاژەڵداری دەبەست. هەروەها نزیکەی 27 ملیۆن دۆنم زەوی کە دەکاتە نزیکەی لە 115 خاکی عێراق بۆتە بیابان نزیکەی لە 155 دیکەی ڕوبەری خاکەکەشی هەڕەشەی بە بیابان بوونی لەسەر ساڵانەش 100,000 دۆنم زەوی کشت و کاڵی بەرەو بە بیابان بوون دەچێت. 7 ملیۆن کەس لە کۆی 40 ملیۆن عێراقی هەڕەشەی ئاوارە بوونیان لەسەر. پێشبینی کراوە ڕۆژانی خۆڵبارین لە عێراق لە ماوەی 2 دەی دیکە بگاتە 272 ڕۆژ لە ساڵێکدا تا ساڵی 2050 دەگاتە 300 ڕۆژ لە ساڵێکدا. کاریگەریەکانی بە بیابانبوون لەسەر بڵێم بایۆدارپێسیتیان ژیان لەسەر ئەو ناوچانێک کە بە بیابانە بوون بە دوو شێوازن. شێوازێکی ڕاستەخۆ کە دیارە کاتێک هەر زەویەگە بێتە بیابان ئێتە توانای بەرهەمهێنانی نییە بەرهەمهێنان بۆ خۆراک ئێتە خۆراکی چ مرۆڤێ چە هەر زیندەوەرەکانی تر بن چونکە خۆراک بەشێکی گرنگی ئاوە پاشان مادە خۆراکیەکانی ترن. کاتێ هەر ناوچێگە بێ بە بیابان بوون ئەمانە لە دەسەدا کەواتێتە ژیانکردن تێدا ئەبێتە کارێکی ئەستەم. ئێمە کە باسی کاریگەریەکانی دیارەمە زیاتر مەبەستمان لە ژیانی مرۆڤە کە ئەمەژە بێتەوە ئەوەی کە مرۆڤەکان ناچار بن شوێنی ژیانیان بگۆڕن و هەروە بێتەوە ئەوەی کە کۆچکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. ئەمە ئەو کاریگەر ڕاستەخۆکانیان بەڵام بە شێوەیەکی ناڕاستەخۆ جارێکی تر بە بیابان بوون کاریگەری هەیە لەسەر ژیانی مرۆڤ چونکە یەکێ لەوانە یەکی لە دیاردە کاریگەریەکانی بە بیابانبوونەوەیە کە دیاردەی تریش بە دوای خۆیان هێنێ دیاردەی سروشتی تر وەکو خۆڵبارین. بۆ نمونە خۆڵبارین
ئەتوانێت تەسی لەسەر ئەوە بکاکە تەسی لەسەر تەندروستی مرۆڤ دابنێ بەهۆی ئەو کاریگەریانەوەی لەسەر کۆمەندامەکانی لەشی مرۆڤ بە تایبەتی هەناسەدان و دڵ و کۆندامی گواستنەوە و هەروەها تەسی لەسەر گواستنەوە ترانسپۆرت بێتر چ لە ڕێ وشکانی بە یا چ لە ڕێی هەواییەوە و هەروەها تەسیش لەسەر هەندێ بەرهەم دانی وەکو لەوانەیە کە مرۆڤ بەرهەمێنانی وزە لە وزەی چە ڕووناکی بێ یان دەڕێی هەواوە کامانش هەمووی ئەو کاریگەریە ناڕاستەوخوانن کە یاردەی بە بیابانبوون لە ژیانی ئێمە ئایان هێنێتە بوون بە بیابانبوون لە سەرەتاوە ئەبێتە هۆی کەمبوونەوەی بەرهەمی زیندەوەر لەسەر ئەو ناوچە زەویانی کە تووشی بە بیابانبوونە بن بۆ نمونە ژمارەی ڕۆکەکان ژمارەی گیانەوەکان مێرووەکان و هەروەها تەنانەت ئەو مایکرۆۆرگانیزمانی یا و زیندەوەرە بچووکانەی کە لە ناو خاکی شاژی ئێتر جارێکی تر بەو شێوە ژمارە زۆرە نامێنێتەوە ئێمە ڕۆژانە بینین لە هەواڵەکانەوە یان لە ئەو راپۆرتە زانستیانی و باسمان بۆکەن کە جۆرێک لە گیانەوەرە یا لە مێروویەک تووشی لە ناو چوونە بنەوە. ئێمە چەند چارەسەرێک هەیە کەەوە ئەتوانین جێبەجێکەین بە تایبەتی ئێمە لە ئەتوانین بە حکمیەوەی کەوا باران بە ڕێژەیەک هەیە کە لە سەروی وشکە ساڵێەوەیە لە ناوچەکەیە بۆ نمونە جاروایە لە سەروی 300 ملیمەوەی لە زۆربەی ناوچەکانە جگە لە ناوچەکانی خانەقیم و کەلار ئیتر ڕۆژەکە زۆرە ینی باشی ئەوواکە کەوا ئێمە هاروێستیکەین بێگلی بدەینەوە زۆربەی ناوچەکانیشمان چووکە شاخاویە یا گردۆڵکەیە ئەو ڕێگەیەمان پێدا کەوا ئەم کارە بکەین و ئیسفادی لێ بکەین بۆ وەرزێکی وشکی هەروەها ئێمە ئەبێ لە هەمان کاتە ڕێژەی سەوزایی زۆرکەین ئەمە خاڵێکی ترە کە ڕێگا لەوە ئاگرێکەوە بە بیابانبوون خاو کاتەوە و قسەیەکیشم هەیە ئێمە ئەبێ بە تایبەتی ئەو وەزیرانی کە وەزیری کشتتوکاڵ بە تایبەتی سەرچاو ئاویەکان ئەبێ هەماهەنگ بن لەگەڵ زانستا ئەبێ ئەو پەیپەرانی کە بڵاوکرێنەوە لە بواری زانستا کە شەرعێتە دەن بەوەی کەەوە چارەسەر چییە ئەبێوان جێبەجێ بکەن بەڵام لێرەیە سێرەکەین بەداخەوە لێرەشا خاوین تەنانەت هاوڵاتیانیش هەڵسن بەم ئیشە زۆری بەنداوی بچووک لەو شوێنانی کە لە ڕووی زانستیەوە گونجاوە کەوا جێبەجێ بکەن و بۆ عەمبارکردنی ئەو ئاوەی کە لە ئاوی بارانە دەستمانەکەوێت ئاوی باراناوە دەستمانەکەوێت لە دابارینە دەستمانەکەوێت هەنگاوەکان بۆ ڕێگریکردن لە دیاردەی بە بیابانبوون پاراستنی دارستانەکان و ڕووپۆشە ڕۆکیەکان چاندنی نەمام و گەشە پێدانی ڕووپۆشی ڕۆکی چاندنی وشک کە بریتیە لە ڕواندنی ئەو نەمامانەی بەرگریان زۆرە و پێویستیان بە ئاوی کەمە پاراستنی ئاوی ژێرزەوی و باش بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان باشکردنی پەیکەر و ژێرخانی خاک بە زیادکردنی توخمە ئۆرگانیەکان دروستکردنی گۆما و بەنداوی بچووک باسکردن لە چارەسەرکردنی گرفتی یان بڵێ دیاردێ بە بیابانبوون ئاسان نییە بەڵام پێش هەموو شتێک بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک ئەبێ یەکەم جار تێگەیشتنە لەو دیاردەیە یان و هەروەها هۆکار و کاریگەریەکانی ئەو هەر شتێکە ئەبێ بمانوێت چارەسەرێکی بۆ پێشنیار بکەین یەکەم شتێکە ئێمە توانین بیری لێ بکەین و یان وەکو چارەسەری پێشنیاری بکەین تێگەیشتنە لە گەرمبوونی بەرگەهەوای زەوی کە پێم وایە ئەوە خاڵێکی استراتیژیەوە کاریگەریەکی زۆر ئەکتیڤی هەیە چونکە ئێمە کە باسمان کرد گەرمبوونی گۆی زەوی بێتە هۆی کەمبوونەوەی ئاو وە کەمبوونی باران بارین و هەروە وشکبوونی ڕووبەرەکان و هەروەها خاڵێکی تر کە پەیوەندی بە کاریگەری مرۆڤەوە هەیە لە سەرژینگە ئەوەیە کە دەردرانی گازە زیان بەخشەکان بە سروش وەکو پیاوەندی گرین هاوس گاز کەمانە بنەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی ئەبێ ڕێژەی ئەمانە کەم بکرێتەوە و هەروە یەکێ لە گرفتەکان کە ئەبێت هۆی بە بیابانبوون خراپ ئیدارەدانی خاکە یعنی ئیدارەدانێکی باش ئەکرێ
تۆزێ لە کاریگەریەکانی بە بیابان بوون کەم کاتەوە. یەکی لەوانە هەڵدان بۆ کەمبوونەوەی سوێرێتی خاک، تەکنیکێکی دروستی بەکارهێنانی ئاودان تا هەم نەبێت هۆی ڕاماڵینی خاک و هەروەها کەمبوون نەبێت هۆی زیاتر بەرزبوونی پلەی سوێرێتی خاک. و هەروەها دروستکردنی خەتی هێڵی کەنتوری و هەروەها پێوتێ لە زارۆی ئینگلیزیەکە پێوتێ کڕۆپ ڕۆتیشن، ینی جێگۆڕکەی بەربوومەکان، ئەوە نەبێت زەویەکان هەموو ساڵە ببنەوە بە هەمان بەروبووم و هەروەها هەڵبژاردننی بەروبوومێک خوشتوکاڵی گونجاو بۆ ڕووبەرێکی چێنراو، چونکە ئەو واکات کە تا ڕادەیە بە هەدەردانی ئاو و هەروەها خراپبوونی حاڵەتی فیزیایی خاکەکەش ڕابگرێ و هەروەها مەسلەی سودوەگرتنی لە وەرگاکان کە ئەوەش ئەبێ هەڵبژاردننی جۆرێکی ئاژەڵ بۆ لە وەرگایەکی تایبەت، چونکە ئێمە هەندێک جۆر ئاژەڵمانێ بۆ نمونە بزن ئەبێتە هۆی ئەوەی کە سەوزاییان داپۆشەری سەوزی ناوچەک لە وەرگایەکان لە ناوە بابێک یاری کەمەژە بێت هۆی داماڵین و زیاتر وشکبوونی خاک و هەروە پارێزتنی ناوچە دارستانیەکانیش، یعنی ڕووپەری داپۆشاوی سەوزی زەوی کە بە شێوەی سروشتی لە سەدان ساڵە یان هەزاران ساڵە دروستبوون ئەبێ پارێزگاریان لێ بکرێ. باش ئیدارەدانی زەوی و هەروەها پراکتیسەکردنیکی دروستی کوشتتوکاڵ بێتە خاڵێکی ئەرێنی بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی بە بیابان بوون، چونکە بەڕاستی بە بیابانبوون ئێمە خاتە بەردەم مەترسیەکی ڕاستەقینە. هەر بۆ بەڵگەی ئەوەش لە 8 مای ساڵی 2022 وەزیری کوشتتوکاڵی عێراق ئەڵێ لە 5 ڕووبەرە چێنراوەکانی عێراق لە بەردەم مەترسی لە ناوچوونان بۆ کارێکی کەمبوونەوەی ئاو بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی کامەش ئەگەر ئەمانە لە دەست بێنێمە ئاسایشی خۆراک لە دەست دەدەین و ئێمە کەوینە بەردەم ژیانێکی دژوار. ئەوەی ئێمە زیاتر گرنگە باسییا بکەین پاراستنی ئەو ڕووبەرە سەوزە سروشتیانن، چونکە ئەو ڕووەکانە لەگەڵ ئەو ژینگەیە ڕاهاتوون، ینی خۆیان گونجاندووە تا ڕادێک ئەتوانن ببنەهۆی ئەوەی کە کەمتر پێویستیان بە ئاودان بێ و هەروە ئەوان بتوانن سوودی وامان بۆ پێ بگەینن لە پاراستنی شێوە و هەروەها پاگڕاکردنی هەواوە. دیارە سەرباری ئەوەش ئێمە لە کوردستان و لە عێراقیش پێویستمان بۆیە کە بەردەوام ڕووبەرەکانمان زیادکەین، چونکە وڵات خاکێکی زۆری بە بیابانبوو یان دەشتاییمانێ کە ڕۆکی تێدا نەچێنراوە. ئێمە دوجا هەر مەحکومین بەوەی کە هەمومان وەکو تاک و هەروەها دەسەڵاتیش وەکو حکوومەت و داینی پەیوەندیدار هەوڵدن بەوەی کە ئێمە ناوچەی چێنراوی زیاترمان هەبێت لە ڕۆکی سروشتی یان ناوچەی دارستان و پاڵ. ئێمە ئێستا مەترسیەکە هاتووەتە بەردەرگاکەمان، بەڵام تا ڕۆژێ زووتر دەست پێکەین هێشتا زۆر درەنگ. دیاردەی بە بیابان بوون هەڕەشەیەکی مەترسیدارە لەسەر خاکی عێراق. خاکی باشووری کوردستانیش بێبەش نییە لەم مەترسیە گەورەیە کە زیاتر ناوچەکانی هەولێر و کەرکووک گەرمیان و چەمچەماڵی گرتووەتەوە. ئەو ناوچانەشی وشکە ساڵی ڕووی تێکردوون کاریگەریەکەی گەیشتووەتە ئاستێک کە ناچار بە کۆچی ژینگەیی ببن، بە تایبەت لە ناوچە گوندنشینیەکان. مەترسیەکانی بە بیابان بوون ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن و کاریگەریەکانی گەورەتر. ئەگەر حکوومەت کاری بەپەلە نەکات، نە بە پیتی خاکێک دەمێنێ بۆ کشتتوکاڵ، نە ژیانێک دەمێنێ بۆ مرۆڤ و زیندەوەران.